مامۆستای خانەنشینە کارتە تازەکەی هێناوە و بۆ یەکەم جار دەیەوێت موچەکەی با سیستمی ئەلکترۆنی وەربگرێت. مامۆستا سەرگوڵ دڵخۆشە بەوەی کە لەم سیستمە تازەیەدا کار ئاسانی کراوە و خانەنشینان دەتوانن لە ماوەی چەند خولەکێکدا موچەکانیان وەربگرن. جاروا بوو لە حوتەوە ڕۆژێن لەبەر بە سەرما بە گەرما هەتاوەکو ئەمانتوانی بچینە ژوورەوانێ و وەری بگرین. بەڵام ئێستەوە تا لەخوا بەزیابێ ئیشێکی ئاسان و سەردەمیانە و تربا ئێمە چیمان لە وڵاتانە کەمترە با ئیشەکانمان ئاوا هەمووی بە ئەلکترۆنی بڕوە. لە سیستمە ئەلکترۆنیەکەدا خانەنشینان کارتە ئەلکترۆنیەکانیان دەدەن لە ئامێرێک کە بە کۆمپیوتەرێکەوە بەستراوە. دواتر تەواوی زانیاریەکانیان دەچێتە بەردەست فەرمانبەری بانکەکە و بە پەنجەمۆری خانەنشینەکە لە ماوەی چەند خولەکێکی کەمدا موچەکەی پێدەدرێت. خانەنشینی بەڕێزیت کارتەکەی لەم جیازە کارتەکەی لێین دوای لێرە ناو زانیاریەکانی لە کۆمپیوتەرەکە ئەخوێنێتەوە تر دوای بە پێی زانیاریەکان پەنجەمۆرێکی پێیەکەین یعنی لە ماوەیەکی زۆر کەمە ئیتر ڕایەکێشین لێرە و ئیتر ئەم بە ئەمێ سنووقەکە و خۆی معاشەکەی یاتێ. ئەم سیستما ماوەی چەند مانگێکە کاری بۆ کراوە و بۆ بەشێک لە خانەنشینان کارتی ئەلکترۆنی دروستکراوە. هەوڵ دەدرێت لە داهاتوویەکی نزیکدا تەواوی خانەنشینان ئەو کارتیان بۆ دروست بکرێت و بەو سیستمە تازەیە موچەکانیان پێ بدرێت. لە ئێستادا خانەنشینان دەتوانن لە هەرسێ نووسینگەی ڕەنگەلەری و سیتی سنتەر و ئازادی مۆڵ بەو سیستمە تازەیە موچەکانیان وەربگرن. بەڵام لە داهاتوویەکی نزیکدا سیستمەکە وای لێ دەکرێت کە خانەنشینان لە نزیکترین شوێن لە ماڵەکەی خۆیان موچەکانیان وەربگرن. طبعا ئێستا ئەوان موچەکانیان لەم سێ نووسینگەی بانقی مەڵکەنی لە گەلەری ڕەند و سیتی سنتەر و ئازادی میلی وەرەگرن. بەڵام لە ماوەیەکی نزیکە ئەو نەکار ئاسانی ئەکەین کە خانەنشینەکە بتوانێت لە مۆڵێکە لە بۆ نمونە مارکێتێک لە نزیک ماڵەکەی خۆی بتوانێت موچەکەی وەربگرێت. لە سلێمانی 148,000 موچەخۆری خانەنشینی سەربازی و مەدەنی هەیە و هەوڵ دەدرێت لە قۆناغەکانی داهاتوودا سەرجەمیان بخرێتانە و سیستمی تازەوە و موچە بە ئەلکترۆنی وەربگرن. ئەمەش لە پای کار ئاسانیە بۆ خانەنشینان و باشترکردنی ڕەوشی ژیانیان لە کاتی وەرگرتنی موچەدا. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.